بۆ کەسانەیە کە خۆت دەزانی ئەم وڵاتە زۆرینەی موچەخۆرە، ئەو کەسانی کە پشت بە دایک و باوک و بە عایلەکەیان دەبەستن کە موچەیان هەیە، ئەوانەی کە پێیان نییە، ئەوانەی کە موچەیان بۆ نهاتووە، ئەوانەی کە هەژارن، هەچ کەسێک هات بێ بۆ لای من بە هەموو جۆرێ هاوکاریەکەم و سووریشم لەسەر قسەکەی خۆم. ئەم جەژنە پەیپەر لۆفەیت لەگەڵ میتفەیدا زۆر بابەتی ئەو سیانە. جیاواز لەگەڵ جەژنی ڕەمەزاندا؟ واللهی تقریبەن لەم 1-2 ساڵەیە یان جیاوازێکی وان نییە. ئەم مەجموعە مۆدێلە تازانە هاتوون و شتێکی بیانیە، ئەمانیش حەزەکەن بیکەنەوە وەکو ئەوروپا. بۆ کەسانەیە کە خۆت دەزانی ئەم وڵاتە زۆرینەی موچەخۆرە، ئەو کەسانی کە پشت بە دایک و باوک و بە عایلەکەیان دەبەستن کە موچەیان هەیە، ئەوانەی کە پێیان نییە، ئەوانەی کە موچەیان بۆ نهاتووە، ئەوانەی کە هەژارن، هەچ کەسێک هات بێ بۆ لای من بە هەموو جۆرێ هاوکاریەکەم و سووریشم لەسەر قسەکەی خۆم. ئۆفرە تەنها بۆم جەژنەیە خود بۆ کاتەکانی دیکەشە؟ هەر کاتێک، هەر کەسێک، هەر هەتیوێک، هەر هەژارێک، هەر فەقیرێک هات وتی بەس هات بۆ لای خۆم وتی یارمەتیم بە هەموو جۆرە یارمەتیم. وەڵی من هەر وا بووم کەسێکی عاتفیم و حەزم بە یارمەتیدانە و هەر بەو شتە زۆر دڵخۆشە بووم.